سوپاسی برای بەڕێزم کاقوبات دەکەم کە وەکو سەرۆکی وەفدی دانوستانکار لەگەڵ هەرێم و بەغدا بە خەمی چەمچەماڵی هەبوو و خەمی بودجەکانی هەبوو و لێرەشەوە جارێتتر سپاس بۆ ئەندامە پەرلەمانەکانی نوێنەرانی کورد بە تایبەتی برای بەڕێزم مامۆستا شێروان کە حەسەن ئاڵی دکتۆر بەختیار کە زۆر لەو پرۆژە ماندوو بوون. ئەم پرۆژەیە بریتە لە دروستکردنی نەخۆشخانەی پسپۆڕی ڕاوێژکاری کە ئەمە لە ڕووی جۆریەوە لە ڕووی کوالیتیەوە خزمەتیشی باشە بە کەرتی تەندروستی چەمچماڵ و ناحی شۆڕش لە بەروی ئێمە تا ئێستا تەنها یەک نەخۆشخانەی پسپۆڕی ڕاوێژکاریمان هەیە. طبعا لە پرۆژە یاسای بودجەی گشتی عراق بۆ ساڵی 2019 ئێمە لە دەرەوەی پشکی هەرێمی کوردستان وەکو ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی توانیمان چەند پرۆژەیەک بۆ هەرێمی کوردستان داخلی موازنە بکەین. یەک لەو پرۆژانە خەسخانەیەکی فریاکەوتنە لە ڕانیا و یەکە چکەشانم خەسخانەیە کە ئێستا لە چەمچەماڵ ئەمڕۆ بەڵێندەرەکە هاتووە و شوێنەکە تەسلیم دەکات لەگەڵ شوێنەکە وەردەگرێت و دەست بەکار دەکات. ئەوەی ڕانیش لە ماوەی 2 هەفتەی تردا لە مەجلیسی اقتصادی لەبەرەوەی داوای زیادەی کولفە کراوە لە 180 بۆ زیاد بکرێ دەنا ئەویش مقاولەکە هەر لێرەیە وەریگرتووە و لە چەند ڕۆژی داهاتوودا ئەویش ئینشاڵڵا دەست بەکار دەبێ بۆیە توانیمانە بە هەوڵی بەردەوام و بە دوواداچوونی بەردەوام ئەم دوو پرۆژێ لەو پرۆژانەی 2019 بگەنە بواری جێبەجێکردن واتە هەم خەسخانەکەی شۆڕش کە ئەمڕۆ لێرە ئەرزەکە وەردەگرن و دەست بەکار دەکەن و هەم خەسخانەکەی ڕانیش لە داهاتوویەکی زۆر نزیکدا چونکە هەفتەی ڕابردوو لە وەزارەتی پلاندانان کتابەکەی ڕۆیشتووە بۆ مەجلیسی اقتصادی تەنها مەجلیسی اقتصادی موافقە لەسەر زیادەی کولفەکە دەکات کتابەکەی دەگەڕێتەوە مقاولەکە وەریگرتووە و هەموو شتێک تەواو بووە ئەویش ئینشاڵڵا دەست بەکار دەبێت.